سڵاو ڕێز ئەم کاتان باش ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان گفتوگۆکردنە لەبارەی دەنگ و متمانەی خەڵک بە پارتی دموکراتی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر ڕزگار محەممەد پێنجێنی پسپۆڕ و شارەزا لە یاسا. کاک دکتۆر بەخێربێت و خۆشحاڵی. زۆر سپاسی جەنابتانەکەم. مەمنون سەرەتا سپاسی تەلەڤیزیۆنی سلێمانیەکەم بەرنامەی ڕاڤا هەروە جەنابە کاک سەربەز بۆ میوانداریتان. سپاس. کاک دکتۆر ڕزگار لە سەردەمی بانگەشی هەڵبژاردنە هێز و لایەنە سیاسیەکان هەر یەک بۆ خۆی بانگەشی هەڵبژاردنیە کرد و کۆمەڵێک دروشم و بەڵێن بەرزکرانەوە و هەر هێز و لایەنێکی سیاسیش بە جۆری خۆی هەوڵیان متمانەی خەڵک بەدەست بهێنێ. بەڵام سەرنجام ئەوە خەڵک بوو دەنگیاوە خەڵک مقارنەی کرد لە بینی هێز و لایەنە سیاسیەکان لەوەی کە چەند پابەندی بەڵێنەکانیان بوون لە ڕابردوو. ئەوەی کە ئێمە لە دوو ڕۆژی ڕابردوو لە دەرەنجامی هەڵبژاردنەکان بینیمان پارتی دموکراتی کوردستان بە دەنگ بە ژمارەی کورسی بە ئاستێکی پێوانەیی لە پێش هەموو هێز و لایەنە سیاسیەکانی تری کوردستانەوەیە و لەسەر ئاستی عراقیش بە یەکێک لە هێزە گەورە و براوەکان هەژمارەکرێت. خوێندنەوەی کاک دکتۆر ڕزگار بۆ دۆخ و فەزای بانگەشی هەڵبژاردن، ڕۆژانی هەڵبژاردن و ئەو پرۆسە گرنگەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەڕێوە چوو خوێندنەوەی جەنابتان بۆ ئەو دۆخە بۆ ئەو هەلومەرجە و بەتایبەتیش بۆ سەرکەوتنی هێزێکی وەکو پارتی دموکراتی کوردستان کە باگراوندێکی مێژووی هەیە. زۆر سپاس. سەرەتایە لەم پرۆسەیە ئیرادەی گەل سەرکەوت کاک سەربەست. وەک جەناب ئاگاداری پرۆسەی دەنگدان ئەرکە مافێکی دەستوریشە بۆ هەموو تاکێک لەم کۆمەڵگایە. بۆیە من لێرەمەوە سوپاسی هەموو دڵسۆزانی نەتەوە و خەمخۆرانی میلەت کەم کە توانیان پێگەی کورد و پێگەی پارتی دیموکراتی کوردستان دەبەختە بە شکۆداری بێڵنەوە. لێرەیە ئێمە گەر بمانەوێت هاوردانەوەیەک لە مێژووی پارتی دیموکراتی کوردستان بە حکومی هەموو سەروەری کە هەیەی بە کاریزمای جەنابی سەرۆک بۆ هەموو بەڵێنانەی کە یاوێتی و بردوێتە سەر بە خەباتی 75 ساڵەی پارتی دیموکراتی کوردستان بە خوێنی شەهیدان بەمراماڵە بە سەربەزەکانی هەر ئەمەی لە چاوەڕانەکرا کە بێتە پارتی یەکەم و خەمخۆر و ڕەوێنی میلەتی کورد. بەڵێ کاک دکتۆر ڕزگار، ئێمە لە تەجروبەی خولی پێشووی پەرلەمانی عێراقی بە تایبەتی ژمارێک لە پەرلەمانتارەکان قاوارێکیان جیاکردەوە بە ناوی هیواوە و هەوڵی زۆریان ناکە پشتگیری حکوومەتی عێراقی بکەن دژی خەڵکی هەرێمی کوردستان و بزۆر لە جۆرەکان لە هەوڵی پارچەکردنی هەرێمی کوردستانی شابوون بۆی کە سلێمانی لە هەرێمی کوردستان داببڕن. پارتی دموکراتی کوردستان بەرگریکارێکی سەرسەختی مانەوەی قوارەی هەرێمی کوردستان و پێشکەوتنی بوو و لەم هەڵبژاردنەیە خەڵک بەگشتی و لە پارێزگای سلێمانیش دەنگەکانی پارتی هەڵکشان و ژمارەی کورسیەکانی زیادی کرد. خوێنەوە جەنابەت چێ بۆەوەی کە خەڵک هوشیار بوو لە دەنگدان بەوەی کە چی هەڵەبژێرێ چۆن هەڵەبژێرێ و بۆچی پارتی دموکراتی کوردستان هەڵەبژێرن. وەکو عەرزم کردی بیدایەت لەگەڵ ڕێزمە بۆ خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی ئێمە گەر بمانەیە پۆلەنێکی ئەم خەڵکانە بکەین ئەبێ جیایکەنەوە لە کۆمەڵگا. ئێمە بمانەوێت ڕیتمێکی ڕاست لە سیاست لە هەڵبژاردننی پارتێک کە بێوێ خەمخۆری میلەت بێ ئەبێ بەواعیانە تەسەڕف بکەین. ئەم خەڵکانەی کە لەژێر هەر ناوێکا بێ کاربەرەیەکیان جیا کردەوە لەو بەرەی کە دژی کوربنیا بە مەفهومەکەی بڵێن دژی پارتی بن. هەموو جارێ ئەمە لە بە درێژایی بژەکە بگەڕێنەوە بۆ مێژوو ئەمانە وجودی هەبووە بەس لە هەموو مەرحەلەکانە کە پیاەتێ پەڕیوە پارتی چونکە بە فۆرمێکی کوردانە و بە فۆرمێک کە بێوێ خزمەتی نەتەوە بکە هەموو کات لە پێشەوە بووە. حتمما ئەم فۆرمەی کە پارتی دایناوە ڕێچکە بووە بۆ پارتەکانی کە بەس کەسیان نەیانتوانیوە ئەم ڕێچکێ بەزنێن و پێش پارتی بکەون. مانەوەی پارتی بوونی بەهێزی مانەوەی پارتی هێزە بۆ کورد هێزە بۆ مانەوەی کوردستان هێزە بۆ مانەوەی قوارەی هەرێمی کوردستان. کاک دکتۆر ڕزگار باسی فۆرمی پارتی و پێشکەوتووی ئەم فۆرمەت کرد. زۆر جار لە دەمینایەرەکانی پارتیەوە بیستین کە بۆ نمونەڵێن کوردایەتی باوی نەماوە یان وەها پیشانێن کە پارتی وەڵامگۆی قۆناغەکە نییە. دەنگدانی خەڵک بە پارتی بە باوەڕی تۆ بەشێکە لەوەی کە هێشتا پارتی دەربڕی ئیرادەی خەڵکە
و وەڵامی خۆناغەکەی پێ؟ بەڵێ ئێمە گەر وەکو کورد بە مەعنا جەوهرێکی سەیری کورتکەین، خەڵکانێکی زۆر هەن ئەنتیمان بە نەتەوە گەرایی هەیە. ئێمەی کورد پێویستە و ئەنی ئەرکیشە لەسەر پارتەکان کە بمانەوێت ئەم بیرە نەتەوەیە هزرە نەتەوەیە بین بەژێی گەنجانمانە. بەتەکید ئێستاش پارتی لەسەر قافڵەیە مەسعانایە، پارتی ڕابەرایەتی ئەم پرۆسەیەکە و لە سبەیەکی زۆریش بە حکمی ئەو کورسیانی کە هەمانە بە حکمی و سەرکەوتانی پارتی هەیەی پێشەنگین و ئیشەڵا پشت بە هیمەتی کەوادری دڵسۆز و خەڵکی نەتەوەکەمان ئیشەڵا بەرەو پێشڕەشین. کاک ڕزگار پێم خۆشە قسەی لەسەرۆشکەین لە پاڵ دەنگێنانی پارتیە بەشێک لەو بەناو پەرلەمانتار و بەناو نوێنەرانەی کە لە خولی پێشووە سەنگەریان لە خەڵکی کوردستان گرتە بووە زۆر جار پەلاماری ڕەمز و شکۆی پارتیشیانەیە، بەشە لەو پەرلەمانتارانە خۆیان کاندید کردەوە، بەڵام لە کۆی بازنەکانە بەشێکی زۆریان دەرنەچوون و وەڵامی خەڵک بۆ ئەوان نەخێر بووە، دەنگ پێنەدان بوو. خوێنەوە جەنابە چێ بووی کە بەشی لەو پەرلەمانتارانەی کە وایە نەزانی کە بەردەوام پەلاماردانی پارتی ئەبێتە هۆیەوەی کە دەنگ بۆ ئەوان کۆ بکاتەوە، بەڵام لە هەڵبژاردنە لە دەیدا بینیمان کە خەڵک بە نەخێر بە دەنگ پێنەدان سزایەوە نییە. عەرە بەڵێ لمبني على الباطل باطل. ئەمان لە ئەساسەوە ئەگەر ڕێزم بۆ هەموو ئایدیای ئەم پارتانی کە وجودیانە لە ساحەی سیاسی کووردا لەسەر ئەساس و منهەجێت و استراتێژ کاریان نەکردووە. خەڵکانێکن بۆ هەنێ داوای تایبەتی خۆیان خوازاوی داواتی تایبەتی خۆیان موقعەتی حساسیان وەرگرتووە بەکارێنەوە بۆ مەسلحەتی شخصی. ئێمە ئەگەر بمانەوێت پۆلەنی ئەم خەڵکانە بکەین بە قەنەعەتەوە پێتەڵەمانە ناشازن لە کۆمەڵگەی کوردی لەو خەڵکە هەستە نەتەوایی کە وجودی هەیە لە ساحەی سیاسی و لە ناو شەقامی کوردیە. بۆیە ئەم سزایانە دەرسێکە وانەیەکە بۆ خەڵکانی کە بیانێ لە ڕیتمی نەتەوایەتی لابن. بۆیە ضرورە ئەو پارتە سیاسانی کە وەکو منهەج و بەرنامەیان ئەو خەڵکانی کە کاندید دەکرێن و خەڵکانی کە دائەنێن خەڵکێ بن قاڵبوو بن مخەزڕەم بن لەو مەجاالێکیانە بۆی تا بتوان خزمەتی میلەتەکەیان بکەن. تەحسیل حاصل نەتیجەکەشمان بینی کە ئەم گروپە بوون کە بەناو گروپی هیوا گەیشتە مەرحەلەی کە ئێستا هیچیان کاندین و وجودیان نەماوە لە ساحەی سیاسیە. کاک ڕزگار ئەوان کە نایان لە خۆیان ناو نابوو هیوا هەم خۆیان هەم خەڵکیشان بێ هیوا کرد. بەس لەناو قسەکانی جەناب تا باسیەوە کە لەسەر استراتیژ کاریان نەکردووە. بە پێچوانەکەی ئەواتەوە بڵێ کە بۆ نمونە پارتی استراتیژێکی نەتەوەی نیشتیمانی هەیە و توانیوێتی ئەم ڕوانگەی ئەم تێگەشتنی خۆی بۆ خەڵک ڕوون بکاتەوە و ئەمە هۆکاری متمانی خەڵک بێ بە پارتی. بە دڵنیاییەوە کاک سەربەست تۆ گەر ئێمە سەری مێژووی پارتی بکەین بە هەموو مەرحەلان وێزگانی کە تێپەڕیوە مەرحەلەیەک نەبووە پارتی لە پرسەنەتەوایەتەکان لە استراتێژێتی خۆی لابە لەبەر مەسلحەتی حیزبی یا زۆر جار تەنازولی لە حەق و مافی خۆی کردووە بۆ ئەوەی پرۆسەی سیاسیە بڵێن ئەو هزرەنەتەوەی و نیشتیمانی و استراتیژیە ئەساسێکە خۆیەتی لێلانەیە. بە دڵنیاییەوە ئەم نەتیجەی انتخابی هەڵبژاردنەی کە ئێستا لە بەردەستمانەیە و شانازیە بۆ میلەتی کورد هەمووی باگراوندی ئەو مەرحەلانەیە کە پارتی استراتیژیت ئیشی کردو و ماوەتەوە لەسەر بەرنامەی خۆی. بەڵێ کاک ڕزگار پێم خۆشە لەسەر دۆخی سلێمانیش قسەیە بکەین کە لە سلێمانی ئاستی مشارەکەی خەڵک بە شێوەیەکی گشتی زۆر کەم بوو تا ئەوەی نزیک لە ١٨ خەڵک بەشداری پرۆسی دەنگدانی کردووە و لەم دەرەنجامەشە پارلمانتی کوردستان توانێتی 2 کورسی دەسەبەرکە و ئەگەری کورسی سێمیشی هەیە. خوێندنەوە چیە بۆی کە خەڵک بە جۆر لە جۆرەکان لە پارێزگای سلێمانی کە زۆر جار هێزگەلێکە بۆ لە سلێمانی ویستوێتی پارتی مەحرومکە و بە جۆر لە جۆرەکان پارتی ئاوت بکە لە ساحەی سیاسی و ئیداری سلێمانی سەرباری هەموو زۆڵم و زۆرانەی بەرامبەر بە خەڵکی پارتی لە سلێمانی ئەنجام درراوە بوونی ئیرهابێکی فکری و بەرتەسەکردنەوەی مەساحی سیاسی پارتی. بەڵام دەنگدەران بە دەنگی خۆیان لەسەر سندوقانی هەڵبژاردن 2 تا 3 کورسی پەرلەمانیان بە پارتی ڕاوابینیەوە. بەڵێ سەرەتا ئەمە بڵێن ئەم شارەی ئێمە هەموو کات ئەزمەی ئابووری ئەزمەی سیاسی ئەزمەی کۆمەڵایەتی بۆ مەرحەلە تێپەڕوین یەکێ نەبووە خەمخۆر بێت ماحتراماتم بۆلانە سیاسەکان بە شمولی قسە ناکەم خەڵکانێکە بوون
ئەم ئەزمانەیان قۆسوەتەوە بۆ مەساڵح یا پێگەی خۆیان بۆ بتەوکردنی پێگەی خۆیان ناو جەماوەرە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو ئیرابە فکری جەنابە باسی کرد کە بە تاکیم گەنجانی ئێستا هەمانە و وێنای ئەحزابە سیاسەکانی کاکەن تەنانەت کامان دێوەزمەیەکن و خۆیان فریشتە. بە حقیقەت ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ انتخاباتەکانی پێشوو لە هەموو مەراحیلانی تێپەڕێوین پارتی پێگەی یەکەمی بووە، پارتی دایم ئەو پارتە بووە کە دایم پەلاماریراوە، دایم کەوتۆتە ڕێی تانەی نارەکانی لەسەر ئەساسی گەورەکردن. هەنێ ئەحزابی سیاسی هەیە بیانێ ئەو ئەحزابانە بیانەوێت پێگەی خۆیان بەقەوەتکەن لەو زۆنگاوە بۆ گەنەیە مەبەستم خۆیانی تیابینەوە کە گەورە بن. بەس پارتی بە عکسی ئەوانەوە، پارتی لە کەشێکی ئارامە، لە پێگەیەکی بڵێن لە مووقعەیەکی مستەقیڕە ئەگەر بێت هەنگاو بنێ، هەنگاوەکانی جددی و دایم بەرەو پێشەچێ و دایم لە ئارامیە پارتی بەرەو پێشەچێت. کە دکتۆر ڕزگار، ئەوەی کە خەڵک لە سلێمانی دەنگی بە پارتیە و ژمارە کورسەکانی پارتی زۆربوونی بەخۆی بینیوە، ئەکرێمە وها سەیری بکەین کە دەرفەتێک بێت بۆی کە لە ئایندەیە بە تایبەتی وا بڕیارەکە ساڵی داهاتوو هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. ئەمە دەستپێکێکی باش بێ بۆی کە خەڵکی سلێمانی بەرچاو ڕۆشنتر بێ بمافەکانی و بەراوردکردنی حیزبەکان لەوەی کە پارتی زۆرترین بەڵێنەکانی خۆی بەجێگەیاندووە و ئەو شوێنانەی کە تیا پارتی تیا باڵە دەستە خزمەتی باشتر کراوە، ئارامی باشتر دەستە بەرکراوە و هەلی کار بۆ خەڵک بۆ هاوڵاتی بە شێوەیەکی باشتر دەستە بەرکراوە. گەشتبینی بۆی کە ئەم گۆڕانکاریە لە دەنگی خەڵکی سلێمانی و پێشکەوتنی پارتی لە مەڵبژاردنەیە دەستپێکێک بێ بۆ قۆناغەکانی داهاتوو. بە دڵنیاییەوە کەوتۆتە سەر ئادای پارتیمان نەم سوورەیە. ئێمە ئەگەر بمانەوێت پێگەی پارتی ڕۆژ بە ڕۆژ کە چۆن بەرەو پێشووە بیبینە پێشەوە، ئەبێ ئاوەردانەیەکی قیادەی پارتیمان بۆم سنوورە کە بمانەوێت بچینە پێشەوە، زیاتر دابەزێتە ناو خەڵکەوە بە دەرەجە یەک دوو شەقامی کوردی لە شەقامی سیاسی لە سلێمانیە مەجای ئەوەی تیا ئەسپی خۆتی تیاوەی تایە تاو بدەیت، چونکە بە حکمی ئەو لێگەڵترازانە ئەو بن بە کوردەکەی بوون بە ئاردی ناو دەڕێک لەم کۆمەڵگەی سلێمانیە مەجای ئەوەی تایە پارتی هەمیشە پێشنگ بێ، مەجای ئەوەی تایە پارتی بگاتە لووتکە کە هەر لە لووتکایە بەس سلێمانیش ینی ضرورەیە بۆ پارتی ئەوە نەبێ پارتی هیمالی کرد بێت. ماوەتەوە چۆن تەسەڕوفیا ئادا لەگەڵ ئەم تەوژمەیەکەی کە لە سلێمانیایە و چۆن ئەو ئیرهابی فکری کە وەکو جەنابیشە باسە کرد ئەی ڕەوێنینەوە لای ئەحزابەکانیکە. زۆر ڕاستە کاک ڕزگار، بەس من لە بەشێکی تری و پرسیارەیە هەز ناکەی کە بۆ نمونە کات و زەمەنی وەش هاتووە کە خەڵکی سلێمانیش دەرفەت بە پارتی بە دوایەوەی کە چەند هێزێک لە ماوەی 30 ساڵی ڕابردوو لە سلێمانی تاقی کرانەوە کە بەشێکی زۆری و هێزانە تەنها ئەرچیان ئەو بووە بارگرانی سەرشانی هاوڵاتی لە سلێمانی زیادکەن و بە جۆر لە جۆرەکان پرسی گەندەڵی، ناشەفافیەت، خراپ بەڕێوەبردن، تاقمگەری و دەستەگەری و باندگەری سیمای ئیدارەکردنی شارەکە بووە. لە لای جەنابەت تەسەوڕەکەی کە خەڵک بە شێوەیەکی گشتی ڕای گشتی لە سلێمانی باراستی ئەوە بڕات کە لە داهاتووە پشتیوانی زیاتری پارتی بکەوە دەرفەت بە پارتی بات کە ببێ بە زۆرینە لە سلێمانی بەرەو ئەو بڕات کە خەڵکێکی باش بە نسبەیەکی باش تەنگ بە پارتی بنووە بکات، ئەمە پارتیش بتوانێت خزمەتی شارەکە بکات. بە دڵنیاییەوە بەس ئەمە چۆن تەسیراتی ئەقلیمی، چۆن تەسیراتی ئەحزابی چواردەوریە ئەو خەڵکانی وجودیانە لە ساحەی سیاسیە تۆزی ئەوە ئەکرێ زەحمەت بێ. بەس لە چه حاڵەتێکە ئێمە ئەتوانین ئەم مەرحەلەیە تێپەڕێنین یا بگەینە نوقتەیەک کە بڵێن لەگەڵ ڕێزمان خەڵک واعی بووە، خەڵک کەوتوتە سەر و واقعی کە وجودی لە ساحەی سیاسیایی بینی ئێستا ئەزانێ و مەرحەلانە چۆن تێپەڕیون، ئاەتانێ حکومڕانی لە موقعێک بۆ موقعی کە چۆنە ئەتوانێت دەسەڵاتی پارتی ئەگەر پێگەی هەبێ
لە سلێمانی یا لە شارەکانی کە بە مقارنەتەن بۆی کە و خەڵکەی بینێ خەڵک زیانیاریە پرزانێ ئێستا خەڵک پڕە لە علم و معریفە خەڵکێک نییە هەڵخەڵەتێ لەسەر ئەساسی قسە دوای ئەم دژە باوانە بکەوێ دژە باو بە معنە باشەکەی نا بە مەفهومە ناشرینکردنەکەی کە من بمێ ئەوەش خاسانی بەرامبرم ناشرینکەم ماوێتی ئەو مەرحەلەیە ئێمە تێیپەڕێنین بە شەرتێک ئێمە بتوانین وجودمان لە ساحەی سیاسیە زیاترکەین تەواجودی کەواتری خۆمان زیاتر دابەزێتە خوارەوە زیاتر بتوانین خزمەتی میلەتەکەمان بکەین. کاک دکتۆر پێم خۆشە هاوکاتی سلێمانی قسەی لەسەرەوە بکەین کە لەم هەڵبژاردنە گشتیانەیە دەنگ و کورسی پارتی دموکراتی کوردستان لە کەرکووک و لە مووسڵیش هەڵکشاوە سەرباریەوەی کە لە ساڵی 2010 پارتی بایکۆتی بەشێک لە ناوچە دابڕێنراوەکانی کرد بە تایبەتیش کەرکووک بەڵام دوایەوەی کە جارێکی تر دۆخەکە تا ڕادەیەک ئاسایی کرایەوە سەرکردایەتی پارتی بڕیاریە کە لە کەرکووک و لە دەشتی نینەوە باشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی عراقی بکە پارتی بە هەرچەندە ینی بەر لە هەڵبژاردنەکە زۆر ئیدیایەوە کرا کە پارتی متمانی خەڵکی کەرکووکی دۆڕان بێ پارتی متمانی خەڵکی پارێزگای نینەوە و کوردانی یەزیدی دۆڕانە بێ پارتی لە شنگال و لە شێخان و لە مەخمور و لە کەرکووک و لە خانەقین دەنگ ناهێنێ بەڵام دەرەنجامی هەڵبژاردنەکە بینیمان کە پارتی دموکراتی کوردستان لە کەرکووک 2 کورسی و لە پارێزگای نینەوەش 9 کورسی بەدەستهێناوە و بەشێکی گەورەی ئەو دەنگ و کورسیانەی کە پارتی بەدەستهێناوە لەو ناوچانان کە پیانوتری ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان خوێندنەوە چییە بۆ ئەم متمانە پێدانەوەی خەڵک بە پارتی هەر بگەڕێنەوە سەر نوقتەی یەکەم کاک سەربەست ئێمە استراتیژێتی پارتی وای کردووە ئەو خەڵکانەی کەنتەوێن خەمخۆری ئەم میلەتەن گەشتوێتە واقعی کە خەمخۆر و فریادڕەسی کورد پارتیە بگەینە ئەمە نەبێ بڵم بە مەرحەلەیە کە من وەکو کادرێکی پارتیا گۆ ئوستازیا وەکو دیدگای من بۆ پارتی نە لێرەوە بەس خەڵکە خوێندنەوەی بۆ وەسەقانەیە خەڵکە گەشتوتە ئەو نوقتەی پارتی ئەگاتە پارتی ئەبێتە خەمڕەوێن پارتی بێتە فریادڕاست بە ئەو تەجروبانی کە تیا پێڕم بۆ مەرحەلانەی کە بەسەر کورد داهاتووە لە ناوچەکانی دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێم ئەو مەراحلانەی کە پارتی تیا بووە هەموو کات جوانتر ئارامتر سەقامگیرتر بووە بەس تۆ فەراغی پارتیشمان بینی لە موقعانەیە دوای ئەو مەرحەلانی 16 ئۆکتۆبر و کە بەسەر کورد و ناوچە دابڕانەکانە هاو بینیمان چۆنە خەڵکەی ئێمە چۆن ئەزێت هەیرا چۆن ئستقراری سیاسی نەبوو چۆن ئستقراری ئابووری نەبوو تەنانەت هەنێ ئەم ئەحزابانەی کە وجودیانەیە نەیانەتوانی خۆشیان باشە داخولکەن نەیانەتوانی ئاڵای کوردستان بکەن هەڵگرن نەیانەتوانی بگەنە پێگەیە کە بڵێ ئێمە کوردین ئێمە ئەتوانی بەناوی کوردەوە قسە بکەین ئەم مەرحەلانە ئەو مواقفانی پارتی کافیە بۆی کورد زیاتر کورسی بێنێ لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان کاگرزگار پێم خۆشە قسەی لەسەرەوەش بکەین کە هەڵمەتی بانگەشەی پارتی بە شێوە گشتیەکەی هەڵمەتێکی هێمن بوو و بە پێچەوانەی هەندێک لایەنی دیکە کە زۆر هەڵمەتەکەیان هەڵمەتێکی متەشەنج بوو هەڵمەتەکەیان پشتبەست بوو بە پەلاماردانی شکۆ و ئیرادەی پارتی پەلاماردانی شکۆ و ئیرادەی خەڵک کەمتر هەندێک لە هێزولانە سیاسەکان کەمتر اعتیمادیان لەسەر خۆیان بوو بە زۆر لە جۆرەکان توانین بڵێن دەستیشیان خاڵی بوو لە دەستکەوتەوەی کە بە خەڵک بڵێن ئێمە شتانەمان بۆ یەوە کردو بەڵام بە پێچەوانەوە پارتی هەڵمەتێکی هێمنی لە سەرانسەری کوردستان بەڕێوە برد و کەمتریش تەرکیزی لەسەر وەڵامدانەوە هێزولایەنەکانی تر بوو زیاتر باسی ئەوەیە کرد کە پارتی خۆی لە ڕابردووە چی کردووە و کارنامەی بۆ داهاتوو چییە خوێندنەوە چییە بۆ ئەم شێوازام ستایل لە لەیشکردنی پارتی کەک سەربەست کەمپینی ئەم جارەی پارتی زۆر هێمن زۆر کاریگەر زۆر ڕاقی بە فۆرمێکی جیاواز بە فۆرمێک کە مخاتەبەی ڕۆحی خەڵشیە کرد فۆرمێک کە بیەوێ خزمەت بگەێنێ بە تاکی ئەم کۆمەڵگایە فۆرمێک کە جیاواز لەم فۆرمەی کە پارتی هەیەی فۆرمێکە کە بیەوێت تەنانەت لە شکانی هاونیشتیمانیانیان تەنانەت لە ڕوخانی ماڵی نێوماڵی کورد لەسەر ئەساسی شانی خەڵک بگەنە پێگەیەک و ئەو مەرحەلانە
تێپەڕێنن کە فۆرمە مرۆڤ دۆسیەکە فۆرمە ئاشتی خوازەکە هەیەی نە بە دڵنیاییەوە ئەمان گەیشتونە تا ئەو قەناعەتەی بە جنێوان یا بە تەشیرکردن یا بە سوکایەتیکردن باش پارتێک ناگەن نتیجە هەر کاگەنێکیش لە سەردانەکەی بۆ سلێمانی تیشکور وشیارە سلێمانی تێگا خەڵکی سلێمانی گەشتوتەوە مەرحەلەی خەڵک تەقەبولیەوەنەکەن لەسەر ئەساسی تەشهیر خۆیان پێ بگەێنن بە دڵنیاییەوە ئەمە گۆڕانکاریەکە لە ئەو مەرحەلانی کە سلێمانی تێپاڕیەوە بەرامبەرەوە پارتیمان کە ڕزگار پێم خۆش لەسەر ئەم نقطەی کە جەناب باسیەکەی گفتوگوی زیاتر بکەین کە لەو بارەوە خەڵک تێگەیشتووە یعنی سەردەمانێک بەڕاستی بەشێک لە خەڵک بەلاڕێدا برابوو و هەندێک هێزی پۆپۆلیستی هەندێک هێزی دەمارگرش کاریان لەسەرەوە کرد کە تێگەشتنی خەڵک بگۆڕن لە ئارەزووی ئەوەی کە بۆ نمونە هەڵبژاردنێکی هێمن بەڕێوە بچێ هەڵبژاردنێکی پڕ لە تونند و توژی و هاشوش بەڕێوە بچێ و هێزگەلێکە بوو کە ئەوەندەی تەرکیزی لەسەر دروشمی گەورە و بریقەدار و قەبە هەبوو ئەوەندە تەرکیزی لەسەرەوە نەبوو کە دوای هەڵبژاردن ناتوانرێت ئەم دروشمانە جێبەجێ بکرێت تەنانەت لەم هەڵبژاردنەش لە بەشێک لە هێزە تا ڕادێ توند ئاژۆکان تا ڕادێ پۆپۆلیستەکان بینیمان کە بەشێ لە دروشمەکانیان کەمتر بۆ ئەو بوو کە مادێ سەوسی جێبەجێەکەن ئێستحقاقی پێشمەرگە بەدەسێنن بوجم موچە بۆ خەڵکی کوردستان دەسەبەرەکان زیاتر پەیامەکانیان لۆکاڵی ناوخۆیی بوو بەڵام هەستەکەم تا ڕادەیەک پارتی بە پێچەوانەوە یان استراتیژێکی باشتری هەبوو و بەردەوامیش تەرکیزی لەسەر خەون و خەمە نەتەوەی نیشتیمانیەکان بوو هەز ناکەی بچووکی هەندێک لەو لایەنە سیاسیانە کاریگەری لەسەر پرۆسەکە هەبوو و بە جۆرە لە جۆرەکانیش لە سلێمانی و لە هەندێک ناوچە کە خەڵک پێشوازی لە دەنگدان نەکرد بەشداری لە پرۆسەکە نەکرد پەیوەندی بەو بۆ لە ڕەدابردنەوە هەبێ بە دڵنیاییەوە ئەمە جۆرێکە لە سزادان ناکرێت تۆ بە درێژایی ئەم هەڵبژاردنانەی کە هەرێمی کوردستان تێپەڕیوە تۆ بتوێ خوتوکەی ڕۆحی تاشی کوردبەی لەسەر ئەساسی عاتیفە لەسەر ئەساسی بژێوی ژیان تۆ ئەم پارتانە بۆ دروست بوون بۆ دروست نەبوون بژێوی ژیانی من تۆدا بیکەن پێشەوەی کە حکومت بین پێشەوەی هەرێممانە بێ ئێمە لە شاخ بووین کوردایەتی استراتیژمان بوو خەبات بەرنامەمان بوو نائەکرا تۆ لە شاخ لەسەر ئەساسی موچە شۆڕشکەی ئێمە ئێستا وای لە هاتوشتەکە عکس بووەتەوە ئێستا شۆڕش و خەباتیەمان تەنیا هەز بزوانی خەڵکە لەسەر ئەساسی نامەنطق یاژینا ئێستا سەیری کە من حەقی خۆمەکو تاک موچەم هەبێ حەقی تۆیە تۆ ژیانێکی باشت بۆ فەراهەمکەن بەس ئەمە ناکەوێتە قاڵبی ئەوەی من پێتی فرۆشمەوە بە حملەی انتیخابی کە من وەکو با بڵێن وەکو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران قسە بکەین کە توێنەری منی کە توێنەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی ئەڕۆیتە بەغا تەمسیلی هەموو کوردەکەی تەمسیلی لایەنێکی سیاسی ناکەی جەنابی سەرۆکی حکوومەت دەیتوانی لە جیاتی عین دار بنێرێ تۆ نەبی ئەو نەبێ هەموویە چونکە تەوقیعی نهایی و هەموو ئەو وەسعانەی کە هەیە لە بەغا ئەبێ مەرجعەتە بێ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران موافق بێ سەرۆکی هەرێم لەسەری موافق بێ ناکرێت ڕۆ من بێمەوە بە توی فرۆشمۆیە بە میلەتی کوردی بفرۆشمەوە ئەمە غەڵەتێکە لە غەڵەتەکانی ئەحزابی لۆکاڵی کە مەحزابانی لەم وجودیانەیە لە ساحەی سیاسی سلێمانیە کە نەگەشتونەوە حاڵەتەی خوێندنەوەیکی بەرفراوان بۆ ئەم وەسعە کە کورتی کەوتووە کە هەرێمی کوردستان تێکەوە پێی بکەن کاک ڕزگار بەرەکۆتای بەرنامەکە چین بەس پێم خۆشە جەنابەت وەکو کەسێکی شارەزا لە بواری یاسایە و بۆ ئەزمونەی کە هەتا لە پرسە سیاسیەکانە بە خوێندنەوەی جەنابەت ئەو دەرەنجامی هەڵبژاردن لە دەیدەیە و سەرکەوتنی پارتی و ئەو ژمارە دەنگ و کورسیە زۆرەی کە بەدەستی هێناوە و بە پێچەوانەوە بەشێک لە ڕکابەرەکانی پارتی تووشی جۆرێک لە دابەزین و جۆرێک لە شۆکیش بوون خوێندنەوە دوایە کە ڕای گشتی لە کوردستان ڕۆشن بێت سەبارەت بە مافەکانی خەڵکی کوردستان و بە جۆر لە جۆرەکان ئەگەر بەشێک لە خەڵک لە ڕابردووە فری و درابێ بە دروشمی بریخەدار و خەونیۆنەوشەی بەڵام ئەم هەڵبژاردنە دەریخست کە جارێکی تر لەسەر ئاستە گشتیەکە خەڵک وشیارەوە خەڵکەزانێت بۆ نمونە مەهام و خەونی گەورەی کورد لەکوێ و کێکاری بۆکات بە دنیاییەوە کاک سەربەست ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ
بدایت بە قسە لەسەر پرۆسەکە بکەین ئێمە گەر بمانەوێت بگەڕێنەوە بۆ هەڵبژاردنەکانی عێراق لە ساڵی 2023 یا بڕۆین لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تاگاتە ئەم کاتێ من و جەنابتیتیاین باشترین و پاکترین و نەزیهترین هەڵبژاردن ئەم هەڵبژاردنەی ئێستا بوو کە کراوە. ئەمە قسەی من نییە، قسەی خەڵکانێک نییە لەسەر شقام، قسەی UN قسەی ئەو خەڵکانی کە چاودێرن، ئەو خەڵکە ئەوروپیانن کە تەواجودیانەیە لێرە. هەر لێشەومێ سوپاسی کۆمیسیۆن لە ڕێژەنابتانەوە، سوپاسی کۆمیسیۆن هەموو لایەنگران، هەموو دۆستانی کورد، هەموو ئەو خەڵکانی خەمخۆری پرۆسی سەرکەوتنی ئەم هەرێمن لەم وڵاتەیە بکەم جێی دەستخۆشیە، چونکە ڕاستە بە نسبەیەکی کەم خەڵک بەشداری کردووە، چونکە لە نظامی عالەمیان نسبە تهدید ناکرێ بۆ سەرکەوتنی پرۆسەیەک ئایا چەند ڕێژەی خەڵک چەند بەشداری کردویانە. بەدڵنیاییەوە پێگەی پارتی هەر ئەگەڕێمەوە سەر نقطەیەکەم بۆ استراتیژی کە هەیەی لە پرسەنەتەوەیەکان لە خەم خواردن لە خەمی خەڵک لە ئاوەدانی لە ئارامی حتممە نەمەی لە چاوەڕێکرێ و ئەشیکا بە دڵنیاییە بێتە جێی متمانەی ئەم مەرحەلەیەکەتیایەن ئەبێتە جێی متمانەی هەموو ئەو خەڵکە بە شەرەفێکی لەم شارە و لەم کوردستانە عزیزەماناژی. کاک دکتۆر ڕزگار محەممەد پێنجانی پسپۆر یاسا خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاڤا ئامادە بوویت. بە خۆشحاڵی منیش خۆشحاڵ بووم. ئەزیزان تا ڕاڤەیەکی تر و تا گفتوگۆی تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.